مامۆستاگیان بۆ مەسەلەی ئیشکردنی ئافرەت ها کاتێک خوێندن تەواوەکات بەڵێ قوربانگیان هەنێک کەس هاوسەرگیری ناکە ئەڵێ وەڵام من ئەمەوێت تەعین بم ئەڵێ من بەس بۆ مەرجە ئەو مامۆستا ئەو لە دینە هاتووە ئیشکردنی ئافرەت قوربانگیان جارێ بۆ هیچ ئافرەتێک نەهاتووە بڵێ من ئەمەوێت تەعین بم ئەنجا شوو بکەم. جارێ تۆ نەفەقەی خۆت لە ئیسلامدا لەسەر پیاوەکەتە، پیاو حەماڵ و کرێکاری ژنە بتەوێ نەتەوێ بە خێوکاری ژنە، بۆیە ژن کاتێ بەو شێوازە بیری کردەوە کچ بەو شێوازە بیری کردەوەتی هەتا تەعین نەبم شوو ناکەم ئەوە ئەمێنێتەوە، دوای ئەوە ئەبێ بەس خۆی لۆمەی خۆی بکات و زۆرێک بەو بیانەوە شویان نەکرد هەتا ئێسا ماونەتەوە و چوونەتە تەمەنە و کەس نییە بێتە داوایان. کەس هەیە بەڵام کەسی بەتەمەن یا ژنی مردووە یا بۆ ژنی دووەمە یا بۆ کۆمەڵێ مناڵ بەخێوی کات کەواتە ئەو گەنجەلاوەی کە 20 ساڵ و 25 ساڵە بۆ ئەو نابێت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم مەسەلەی ئیشکردن بۆ ئافرەت دروستە لە ئیطاری خۆیدا لەو مەجالیکەوە خۆی پەروەردگار ڕوخسەتی پێداوە. ئافرەت کە کاتی خوێندنی تەواو کرد مەناعەت نییە هیچ، یعنی ئەو ئیشە حەڵاڵانەی کە بۆی دانراوە بیکا. بۆ نمونە ئێمە پێویستە کۆمەڵی ئافرەتمان هەبێت دکتۆری ئافرەتان بن، کۆمەڵی ئافرەتمان هەبێت مامانی بکەن، کۆمەڵی ئافرەت هەبێ نەشتەرگەری بۆ ئافرەت بکەن، کۆمەڵی ئافرەت هەبێ وەکو سستەرە بەڕێزەکان وەکو ئەوانەی کە پەرستارن دەرزی لە ئافرەت بدەن. ئافرەتمان پێویستە دەرز بە قوتابیەکانمان بڵێ، بە کچەکانمان بڵێ. ئەمە لە مەجای خوێندن و لە مەجای دەوامە. لە مەجای دەرەوە شاوەک و کەسابەت دروستە ئافرەت بە خۆی دوکانێکی ئافرەتانە دامرێت وەکو وتم لە ئیطاری شەرعدا، لە ئیطاری شەرعدا مادام بێ شەرعیتیانە بێ ئەو دوکانە حرامیتیانە بێت و تێکەڵیتیانە بێت بەرکەوتیان نەبێ لەگەڵ پیاوی نامەحرەمە ئینشاءڵڵا ئەمانە هەمووی دروستە قوربانگیان کەشێتیانی.